673 ڕۆژ بەسەر ئەنجامدانی یەکەمین هێرشی ئاسمانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ سەر چەکدارانی داعش لە عێراقدا تێپەڕ بوو. تا ئێستاش هێرشەکان بەردەوامن. نووسینگەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە NRT ڕاگەیاند لە سەرەتای دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانەوە تا دەی ئەمانگە 12928 هێرشی ئاسمانیان لە عێراق و سووریادا ئەنجام داوە. هاوپەیمانان لە خاکی عێراقدا 8790 هێرشیان ئەنجام داوە کە 5967 هێرشیان بەتەنیا لەلایەن ئەمریکاوە ئەنجام درراوە و 2824 هێرشەکەی دیکەش لەلایەن هێزەکانی وڵاتانی دیکەی ئەندامی هاوپەیمانەتێکەوە ئەنجام دراون. لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانیش بۆ سەر چەکدارانی داعش لە خاکی سووریادا فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی 4137 هێرشیان لە وڵاتە ئەنجام داوە کە 3899 هێرشیان بەتەنیا لەلایەن ئەمریکاوە ئەنجام درراوە و 230 هێرشەکەی دیکەش لەلایەن وڵاتانی هاوپەیمانەتیەوە ئەنجام دراون. لەبارەی زیادبوونی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر چەکدارانی داعش لە عێراقدا نووسینگەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە NRT ڕاگەیاند زیادبوون و کەمبوونی هێرشە ئاسمانیەکان پەیوەندی بە بارەکانی جەنگەوە هەیە و هەر ناوچەیەک پێویستی بە هێرشی زیاتر بێت ئەوان ئەنجامی دەدەن. بە وتەی وەزارەتی بەرگری ئەمریکا بڕیتێچووی ئۆپراسیۆنەکانی دژی داعش لە ڕۆژێکدا 11 ملیۆن و 700 هزار دۆلار بووە. باگشتیش لە 8 هێشتی 2014 تا 15 پێنجی 2016 7 ملیار و 500 میلیۆن دۆلار خەرجی هێرشەکان بووە. لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانەوە تا سەرەتای ئەمانگە فڕۆکەکانی هاوپەیمانان 26374 پێگە و ئۆتۆمبیلی سەربازی و تانک و بیری نەوتی ژێردەستی داعشیان کردووەتە ئامانج کە بریتین لە 143 تانک و 382 ئۆتۆمبیلی سەربازی و 15996 پێگەی داعش و 1620 بیر و کێڵگەی نەوت و 8233 ئامانجی دیکە. هاوکات وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند ئەو وڵاتانی لەو ماوەیەدا بەشداریان لە هێرشە ئاسمانیەکاندا کردووە لە عێراق بریتین لە ئوسترالیا و بەلجیکا و کەنەدا و دانیمارک و فەڕەنسا و ئوردن و هۆڵەندا و بەریتانیا. هاوکات ئەو وڵاتانی بەشداریان لە هێرشە ئاسمانیەکاندا کردووە لە سووریادا بریتین لە ئوسترالیا و بەحرین و کەنەدا و فەڕەنسا و ئوردن و هۆڵەندا و سعودیا و تورکیا و ئیمارات و بەریتانیا. هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا لە 8 ئابی ساڵی 2014دا لەلایەن بارەک ئۆباماوە ڕاگەیەنرا کە 64 وڵات بەشداریان تێدا کردو. لە هەمان ڕۆژدا یەکەمین هێرشیان لە عێراقدا ئەنجامدا و لە 23 ئەیلولی هەمان ساڵیشدا هێرشەکانیان لە خاکی سووریادا دەست پێ کرد. لە ماوەی 3 مانگی ڕابردووشدا هێرشەکانی هاوپەیمانە بۆ سەر چەکدارانی داعش لە عێراق و سووریادا ڕووی لە زیادبوون کردووە. بەرهەم ساڵح NRT